وکاتتان باش بینەرانی خۆشەویستی تلویزیۆنی کۆمەڵە دڵخۆشحاڵم بۆی جارێکی تران لە خزمەتتانە بۆ پێشکەشکردنی بەرنامێکی تری دیالۆگ. ئازیزان، ئەوە خەریکە ببێ بە 40 ڕۆژ کە شەڕی دەوڵەتی ئیسرائیل لەگەڵ حەماس لە ئارادایە. ئەو شەڕە بەڕاستی شەڕی دەوڵەتی ئیسرائیلە لەگەڵ خەڵکی فەلەستین ئەگەر ئاوا چای لێ بکەین. ئێستا هەموو مێدیای دنیا، هەموو ڕۆژنامەکان، هەموو بابەتی سیاسی لەسەر ئەو شەڕەیە. بۆچی ئەوەندە گرنگە ئەو شەڕە و ئەو شەڕە بەرەو کوێ ئەچێت؟ ئەمە ئەم باسە و زۆر باسی تر ئەدەینە بەر باس و لێکۆڵینەوە لەگەڵ بەڕێز کاک محەممەدی خاکی، ڕۆژنامەوان و هەروەها لێکۆڵەری سیاسی. کاک حەمەدیان بەخێر بی بۆ بەرنامەیە. سڵاتان ئەرز دەکەم کاک مەفیدیان، سڵاوم هەیە بۆ جەنابت و بۆ بینەرانی بەڕێزی تلویزیۆنی کۆمەڵە. زۆر سپاس. کاک حەمە، هەروەک لە پێشێکەکە ئاماژەم پێکرد، ئەو شەڕە ئەوەڵعانە خەریکە پانێتە 40مین ڕۆژی خۆی. دیارە معلوم بوو بۆچی، ینی بەو شەرە دەست کرد یاکو بانقاس یاوەکو هەرەوەی کە سیاسەتی ئەو دەوڵەتە ئەو هێزە ئیسلامیانەیە کە تۆندڕەوانن کە بنەوەیەک تەڵانە نیان هێشتووە لە دنیا ئاسایش و ئەمنیەتیش ببێ، وە لەلایەکی ترۆ لەگەڵ دەوڵەتێکا ڕوبەڕوو بوون کە بەو پەڕی دەڕەندەییەوە بەرامبەر بە خەڵکی غەزا کەوتوتە ناو شەڕێکەوە. من پێم خۆش لە ئەوڵەوە بزانین کە ئەسڵەن هۆکاری سەرەکی ئەو شەڕەت چی بوو، ینی بۆچی ئەو شەڕە ڕوویدا؟ ئەگەر بکرێ مەسەلەن باسێک لەم بابەتەوە بکەین کە ئایا شەڕی حەماس و ئیسرائیل دنیایشی بەخۆ مەشغوڵ کردە بۆچی؟ کاک مەحیە، ئەو شەڕە لە حوتی ئەم شەڕی دواییە لە حوتی ئۆکتۆبر دەسی پێ کرد بەو هێرشە دڕندانەی کە حەماس کردی بۆ سەر ئیسرائیل و کارەساتی لێ نزیکەی 1200 کەس گیانیان لەدەستدا، باسی ئەوە کرێت تا 250 کەسیش ئەسیر و دیلی هەیە کە لە ناویانە مناڵ هەیەوەوانە، باسی ڕەشە کوژی و شت ئەکرێ. ئەوە دیارە بەربەریەتێکی ئاشکرا بوو ئەو شێوە لەگەڵ غەیری نظامی و لەگەڵ خەڵکی سیویل و لەگەڵ مناڵ و ئەو جۆرەشتانە بە هیچ جۆرە جێگەی پشتیوانی نییە. بەڵام ئەو شەڕە لە حوتی ئۆکتۆبر دەسی پێ نەکرد. ئەو شەڕە لە واقع لە 75 ساڵ پێش لەوە لانی کەم دەسی پێکردە، وەختێک دەوڵەتی ئیسرائیل تشکیل بوو و دوای ئەو جەریانی هۆلۆکۆست لە ئێمە دیمان ئاڵمانی نازی چی بەسەر یەهودیەکانە هێنا و ئەو مەسەلەی یەهودی ستیزیە لە تەواوی ئوروپا هەموو زۆر نزیکەی چەند ملیۆن لە نەتەنها یەهودیەکان، لە جیپسیەکان، لە سوسیالیستەکان، لە کەمەندامان، هەموو ئەوانە گیانیان لەدەستدا. ئەمان وەختێک ئیسرائیل دروست بوو لە واقع خەڵکی فلستین لەوێ بوو، یەهودیشی لێ بوو، بەڵام بە زۆر بەرەبەرە ئەگەر ئێوە تماشای نەقشەی جغرافیا بکەن لە 75 ساڵ پێش لەوە کاتێک دەوڵەتی ئیسرائیل تشکیل دەبێەوە ئەوڕۆ تماشای بکەن، ئەو دەوڵەتی ئیسرائیلە خاکەکەی بەرەبەرە قەبە بوو، زۆر بوو، داگیری کرد، شەهرەکای دروست کرد و لە واقع نوعی ئاپارتایدی تیا بوو، ئاپارتایدێک لە دژی خەڵکی فلستین. هەرچیەک چەپی ئیسرائیل کەم و کەم دەسەڵاتتر بوو، هەرچێ بەرەی ڕاست تەقویەت بوو، ئەوانە ئەم مەسەلەی دوو دەوڵەتە کە پێشتر زۆر دەوڵەتیش و زۆر لایەنی تریش باسی ئەویانە کرد کە دەبێت لە فلستینە لەو منتەقا دوو دەوڵەت بێت، دەوڵەتێکی ئیسرائیل یەهودیەکان و دەوڵەتێکی فلستینە بۆ عەرەبەکان، ئەمە کەم لاکەوت. ئەوان پیان وا بوو بە شەڕ، بە فشار، بە کڕینی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت، بە سەرفی بوجە، بە تیرۆر، بە زیندانیکردن پرسی فلستین لابن. ئەگەر هەڵگەڕێنەوە ئێمە بۆ سەرچاوەکەی لە واقع خەڵکێک بێماف کراوە، ملەتێک بێماف کراوە، بێ خاک کراوە، بێ ئازادی کراوە، بێ کەرامەتی شخصی کراوە.
ئەوەیە وەختێک ئێوە ئەبینن نەواری غەزە 2,400,000 کەسی تایە دەڵێن بە نسبەتی مەساحەتەکەی و خەڵکەکە زیاترین خەڵکی دنیا لە نەواری غەزە نیشتەجێن لەناو ئەمانە باسی 1,400,000 مناڵ ئەکەن تەنها لەو 4 گۆشە چکۆلانینا کە بە ئەنازەی شارێکش نابێت تۆ ئەو هەموو خەڵکە بخەیتە ئەوێ و ئەمانە بەرحاڵ دەستی دا بە دەستگیەکەوە ئەم کێشە ئەم شەڕە مێژوویەکی هەیە تاریخێکی هەیە و لە دەستبەندی بە ئێسڵا هەرو جۆرە ئیسرائیل بەباری ڕاستە چرخی لە ناو فلستینی شایەمە دیمان بەرەی چەپ بوو نایب حەواتمە بوو جۆرج حەبەش بوو بەرەبەرە ئەوانە کەوتنە لاوە و جنبشهای بە ئێسڵاح دەستی ڕاستی ئفراتی و بە تایبەت ئەم حماس و جەهادی ئیسلامی ئەوانە دەستی کرد لە واقع شەڕەکە شەڕی دوو بەرەی ڕاستە بەرەیەکی ڕاستی ناو خەڵکی فلستین و بەرەیەکی ڕاستی ناو خەڵکی ئیسرائیل گرنگیەکەشی بۆ ئەوەیە بەڕاستی لە دنیای ئێسا لە کۆمونیکیشنی ئێسا لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان خەڵک وەرەز بوون ئەوەی کە ئەیبینن ماڵ وێرانە بێ منداڵ ئەکوژرێ ئێمە باسی ئەوەکەین لە هەر ڕۆژێکان نزیکەی 120-130 منداڵ کوژراوە لە فلستین ئەوە تەواوی ئەو سازمانە جەهانیانەی بێعتبار کردووە بۆ مناڵکارەکەن بۆ حقوقی مناڵکارەکەن ئێمە ومانان کە خۆمان مناڵمان هەیە بەشێکی خەڵک یا مناڵی هەیە یا خۆشکی هەیە یا برای هەیە ناتوانێت هەموو ڕۆژێک بیبینێ بە 130 منداڵ ئەکوژرێت ئەوەیە کە ئەمە وجدانی خەڵکی دنیای بە ئێسڵاح بریندار کردووە بەڕاستی ئەوەیە کە گرنگی ئەم شەڕە لە میزانی خشونەتەکەیە لە میزانی بێڕەحمیەکەیە لەلایەکەوەیەوە ئەیبینی باشترین مجهزترین پێشرەفتەترین کەرەستەی جەنگی دێ خاڵ بە خاڵ ماڵەکان بەسەر خەڵکە ئەڕوخێنێ بە بەرچاوی خەڵکی دنیاوە لەلایەکی تریش ئێمە ئەو بەربەریەتە بینین کە لەلایەن جریانی ئیسلامی و حماسۆ دێ و ئەو مەسلەیشە بینین کە دنیای عەرەب ناسیۆنالیزمی عەرەب بەرەی ڕاستی عەرەب ئیسلامی سیاسی لەم قەزیە ئیستفاداکە ئەگەر کۆی کەمەوە ئەم شەڕە مێژووی هەیە گرنگیەکەشی لەسەر ئەوەیە ئێمە مەسەرەن هەر لە ئوروپا چەند ملیۆن خەڵکی مسلمانمان هەیە چەند ملیۆن خەڵکی عەرەبمان هەیە چەند ملیۆن مەسەلەن چەپ و دموکرات و سکولارمان هەیە دەی ئەمانە ناتوانن بێدەنگ بن بەرابەر بەو جەنایەتەی کە ئەکرێ لە مەنتەقا باشە کاک هەما هەروە بۆ خۆشتان ئاماژەتان پێکرد لەو ماوەدا لە پێکەیانانی دەوڵەتی ئیسرائیلەوە دەوڵەتی ئیسرائیل هەوڵی داوە کە بزوتنەوەی فەلەستین و داخوازیەکانی خەڵکی فەلەستین لەبێن بەرێ ئایا بەڕاستی دەوڵەتی ئیسرائیل سەرکەوتوو بووە لەو پلانەوە دایناوە یاکو دۆڕاوە لەم شەڕا مەسلەی کێ بردوویەتەوە کێ دۆڕاوە بە ئاسانی ناکرێ تازە ئێمە پێوەرەکانمان چی بێ دەوڵەتی ئیسرائیل توانیوێتی جەنایەتێکی زۆر کات توانیوێتی بە هەزاران و بە دەیان هەزار خانوو وێران کە توانیوێتی لە 13-14 خەڵک بکوژێت توانیوێتی چەند بەرابەری ئەوە خەڵک بریندار کا و لە بیمارستانەکانە بەشێک لە گیانیان لە دەست داوێوانە توانیوێتی لەو مەساحەتە چکۆلا لەو سەرزەمینە چکۆلا زیاتر لە 1.5 ملیۆن ئاوارە بکات یعنی لەو تۆسکاڵەی کە هەیەی لەوێژ ئاوارەیە بکاوانە ئەگەر ئەوانە پێوەری سەرکەوتن بێ ئیسرائیل سەرکەوتە ئیسرائیل زیاتری کوشتووە زیاتری خراو کردووە خەڵکێکی زیاتری ئاوارە کردووە خشونەتێکی زۆر زیاتری بەکار بردووە یا مەسلەی حماس مەسەلەن ئەگەر پێوەرەکە ئەوە بێ ئەمنیەتی ئیسرائیلی تێکداوە ئەگەر سنوورەکەی تێکداوە چووەتە ناوە ئەسیری گرتووە ئەفکاری عەرەبی کەمێک هەڵسانووەتۆ مەسلەی فلستینی دیسانۆ هێناوەتۆ سەر مەسلەی ئەوەڵی جەهان ئەویشە توانێت بڵێ ئەویشەنەوە ئەی سەرکەوتنە بە باوەڕی من ئەگەر بێمە سەر سوالەکەی جەنابتان پرسیارەکەی جەنابتان ئیسرائیل دۆڕانیویەتی نەیبردووەتەوە لە ناو خۆیان کێشەی گەورە سازەوێت دوای ئەم شەڕە گە ڕۆژێک کۆتایی پێبێ ناتنیاهوو دەستی ڕاستترین حکوومەتی ئیسرائیلە تا ئێستا ئەمەشی لە دەور خۆی کۆکردێتەوە
ئەو فشارانەی کە پێشتر لەسەری بوو چەند قاتە ئەبێ و ئێستا بەهەرحاڵ ئەمنیەتەکەیشیان وانەماوە ئەوان ئیتر ئەزانن ئەو وەزعیەتە بە حاڵەتی پێش هەڵ نایە و یەک شتی تریش هەیە کات مەحیا حماس ئیسرائیل داینابوو حماس نابود کات حماس نابود کە مێژوو نیشانی داوە هیچ جریانێکی سیاسی هیچ جریانێکی ئیدئۆلۆژیک بە بۆمباران دەبێن ناچێت ڕەنگە تۆ زەعیفیکەی ڕەنگە تۆ ڕەهبەرانی بکوژی ڕەنگە تۆ تەواو بۆ ماوەیەک پێش بە هەڵسوڕان و چالاکیەکەی بگری بەڵام ئەو 11,000 کەسە کە کوژراون کەسیان هەیە یعنی لە واقع تەولید و باس تەولیدی حماس زیاترە بێ لە پێشوو هەرێسە لە کەرانەی باختەری ئەگەر هەر ئەمڕۆ ڕێگیری بکەن حماس توانیویەتی بەشێکی زۆری خەڵکی ئەو لایە بەلای خۆیان بکێشێنێ و لە دنیای عەرەبە و لە ناو پەنابەرانی عەرەبە بەرحاڵ لە مەقابڵی ئیسرائیلا بێساوە جا ئەوە بەو معنی نییە کە ئیسرائیل هیچ دەستکەوتێکی نەبووە ئیسرائیل قەدەر قودرەتێکە لە ناوچەکە واقعیەتەوەیە حماس دەوڵەت نییە حماس جەریانێکە و دەوڵەتهایەک حمایەتی لێیەکەن بودجەکەی زۆر کەمترە ئیمکاناتی زۆر کەمترە ئەرتەشێکی وای نییە نیروی نظامی نییە نیروی دەریاییەکی وای نییە لەباری نظامی و ناتوانێت لە مەقابڵی ئیسرائیلا بمێنێتەوە بەڵام لەباری سیاسی و لەباری ئیدئۆلۆژیک و لەباری پشتیوانی خەڵکی عەرەبەوە ئیسرائیل نەیتوانی ئەو کارە بکات اتفاقا حماس توانی ئەو نزیکایەتیەی ئیسرائیل لەگەڵ بڕێ لە دەوڵەتە عەرەبەکانە تێک بدات لانی کەم بە شێوەی کاتی تێکی بات توانی هیوایەک لەناو خەڵکی موسڵمانە کەم لە مەسەلەی فلستین دفاعەکە و لەناو پەنابەر و بە ئێسڵا ئاوارەی فلستینیا کۆکاتەوە ئیسرائیل بە باوەڕی من نەیتوانی تەنانەت لە ئەفکاری عمومی دنیا هەرچەند زۆر دەسەڵاتی هەیە میدیای جەهانی زۆری ئەوان نفوزیان هەیە نفوزی زۆری لە ناو دەوڵەتەکانە هەیە تەنانەت لە ئەفکاری عمومیشان نەیتوانی سەرکەوتوو بێ الان ئەگەر ڕێگیریەکی ئاسان بکرێت لە ئەفکاری عمومی دنیا ئەوان هەرەکیانە بڵێن مەسەلەن ڕێی ئینگلیس و فەرانسە و ئەمریکا ئەفکاری عمومی دنیا بەڵام ئەفکاری عمومی دنیا برزیلە چینە رووسیەیە هێندە ئەگەر تماشای جەمعیەتەکەکەی ئاسیایە وڵاتای ئیسلامیە ئەکسەریەتی خەڵکی دنیا ئەتوانی بە قاتعیەتەوە بڵێت پشتیوانی ئیسرائیل نین لەو شەڕە ئەگەر کاک محەممەد هەر لەسەر و بابەتە ئایا ئەو هەروە بە خۆتان ڕایگشتی و هەر نەکە لەو وڵاتانی وایەوە بە خۆتان ئاماژەتان پێکرد کە نفوسی خەڵک هێزگار زۆرە یا خەڵکێکی جەمعیەتێکی زۆری هەیەوانە بەڵکو هەر لە وڵاتانی ڕۆژاوایش ئێمە ئەبینین کە لەو ماوەدا تەظاهرات هایەکی هێزگار بەرین بۆ پشتیوانی لە خەڵکی فەلەستین کراوە و لەو تەظاهراتانە تەبعەن هێزی ئیسلامی پشتیوایش بەشداریان کردووە بەڵام ئەگەر بین هەڵی سەنگێنین بە دەرسەدیش حەسەبیکەین ئەوە نابن بە یەک لە سێی ئەو خەڵکی وا هاتوون بۆ پشتیوانی لە خەڵکی فەلەستین تەظاهراتیان کردووە ئایا ڕای وەختی ئێمە ڕایگشتی ئینەکەن ئایا ئەمە دەوڵەتی ئیسرائیل ناچار ئەکا بەوەی کە قبوڵی دوو دەوڵەت بکات چونکی پرسێکی زۆر زۆر گەورەیە پرسی دوو دەوڵەت ئایا ئەکرێ ئیسرائیل ناچار بەوە بکات ئەفکاری عمومی زۆر گرنگە ئەفکاری عمومی دنیا زۆر زۆر گرنگە بەڵام تەنها ئەفکاری عمومی من پێم وانییە بتوانێت ئەو فشارە بێرێت بۆ حکوومەتی ئیسرائیل کە مافی خەڵکی فلستین دیانی پیا بنێت یا پێش بە شەڕ بگرێ هەرێسە کە ئەو ئەسیرانە و ئەو دیلانە ئەگۆڕنەوەوانە ئیسرائیل دانەدانیان خەری کرد شەڕەکەن هەڕەشاکەن ئەڵێن چەند ڕۆژی تر ئێمە شەڕەکە زۆر خراپتر دەست پێەکەینەوە و تا نابودی حماس درێژەی پێین و چیەکەین ئەفکاری عمومی گرنگ بەڵام واقعیەتەوەیە هیچ لایەک ناتوانێت ئەفکاری عمومی نادیدە بگرێ هەر الان مەسەلەن لە ئەمریکا انتخابات هەیە ساڵی داهاتوو دەی مەسەلەی موسڵمانەکانی ئەوێ دەی بەشی چەپی دموکراتەکان بەشی چەپی جامعەی ئەمریکا بە بایدن ڕێی نادەن و مەسەلەی ڕەیە لەوێ مەسەلەن لە ئینگلیسێکە من لەوێ زندگیەکەم وەختێک جەمعیەتی 200-300 هزار کەسی لە لەندەنە
بە پێچەوانەی خاستی مخالفەتی سەریح و ڕۆشنی نخست وەزیری ئینگلیز دێ ئەو تەزاوراتاکە، تەنانەت وەزیری داخڵەکەی لە سەرکار لاچێ، پۆلیس تەنانەت متەهەمەکەن کە بە پشتیوانی خودی دەوڵەت، خودی وەزیرەکان پۆلیس متەهەمەکەن کە پشتیوانی لە خەڵکی فلستینەکەوانە. دەی لە وەزعیەتێکی وا ڕای دەهەندە ئەوەی کە ڕایەدا لە هەڵبژاردن و لە ئینتخاباتەکانە گرنگە، ئەوان ناتوانن نادیدەی بگرن. لەلایەکی ترەوە بلەخەرە ئەو دوو تابعیەتیانە ئەگیرێن هاتوچوو ئەکەنوانە، ئەمیشە فشارێکە ئەتوانێت دروستی بکە. بەرحاڵ فشاری ئەفکاری عمومی هەم لە سەتحی دانەدانەی وڵاتەکانە گرنگە، ناتوانن ئەوان دەبڵ ئستانداردیان بێت تاکنێ قیامەت. ناتوانێت جەنایەت لە ئوکراین محکوم کە بەڵام جەنایەت لە غەزە محکوم نەکات. خەڵک ئەوەی لێ قبول ناکات. ئەگەر جەنایەت جەنایەتە، ئەگەر مناڵ کوشتن مناڵ کوشتنە، ئەگەر ئینسان کوشتن ئینسان کوشتنە، فەرق چیەکە لە کیف بێ یا لە غەزە بێت. تۆ ناکرێت لە غەزە لە ئوکراین محکومی کەی بێژی پوتین وایە وایەک بە حەقیش وایە، بەڵام لە غەزە بێژی ئەوە مافی پارێزگاری لە خۆیەتی. مافی پارێزگاری لە خۆی ینی 13,000 کەس کوشتن لە 40 ڕۆژە لە دنیای ئەمڕۆدا. ئەوەیە کە ئەفکاری عمومی بەڕاستی گرنگە و ئەم شەڕە ئەگەر درێژە بکێشێ بۆ ئیسرائیل ناچێتە پێشێ، هەم لەباری ئیقتصادیەوە، هەم لەباری سیاسیەوە، هەم لەباری وجهەیەکۆ لەگەڵ خەڵکەیانە. باسی ئەوەکەن پێشتر لە شەڕێکی پێشووە، لە شەڕێکی پێشووە وەزیری ئوموری خارجێ ڕاستفێڵ بۆ نازام کێ بووە، تەلێفۆنی بۆ هەرم ناتنیاهوو کردە، وتیەتی لە تایارە و لە بۆمباران و شت بگەڕێن. ئەو خەبەرنگارانە لابن دەبێت، ئەو خەبەرنگارانە لەوێ خەریکن خەبەرەکان بڵاوەکەن و خەریکن ئەفکاری عمومی دنیا ئەگۆڕن بە زەرری ئیسرائیل. و ئێستا بەخۆشیەوە بەهۆی سوسیال میدیاوە ئەمە گوم نابێت، ئەگەر حتا ئەوان خەبەرنگارەکە دەرکەن. لایەنێکی تری ئەو شەڕەکە لە ئەوڵەوە هەموو هەواڵنێریەکان ئاماژەیان پێکرد و باسیەوە کرا کە سەری ئەم مارە ئێرانە کۆماری ئیسلامیە. کۆماری ئیسلامی بە هەموو شەواهدێکە هەیە، بە هەموو ئەو چەند ساڵەکە لە منطقا دەوری نواندووە یارمەتی ئەم هێزە نیابەتیانەی خۆی داوە و بە چەک و بە پۆڵ و بە هەموو شتێک. بەڵام لە جەریانی ئەم شەڕەدا هەم ئەمریکاش هەوڵیدا کە ئێران دەخاڵەتی ئەمریکا ئێران نیشان نەداتوانە، هەم بۆ خۆی ئێرانیش وتی ئێمە ئاگادار نەبووین ئەو بەرنامەی حەماسە دەستی پێکردووە. حزبوڵای شەر خۆی بێلایەن کرد و ئەوی شەر ئیبرازی بێلایەنی کرد و وتی کە ئێمە ئاگداری ئەو هێرشە نەبووین. باشە ئێستا کە ئێران ئاوا پشتی یەکێک لە هێزەکانی خۆی کە ئەو هەموو یارمەتی داوە بەرداوە، پێت وایە وەزعی کۆماری ئیسلامی چی لێدێ؟ وەزعی کۆماری ئیسلامی لاوازە بێ، کەسترە بێ لەوەی وا هەیە یاکو ئەمەی کە خۆی نەدا لەو شەڕە بە قازانجیتەوە. کاک مەحیە شتێکی بەناوبانگ هەیە، دەڵێن ئەگەر سەگێک زۆر بوەڕێ گاز ناگرێت، ئەوەی کە زۆر ئەوەڕێ. کۆماری ئیسلامی بە نەوعێ بەڕاستی ئاوایە. پێش لە شەڕەکە هەڕەشەیە کرد ئەو ئەگەر وا بکەن ئاواکەم و چیەکەم و چیەکەم و خلاصە تاریخی تەعینە کرد و ڕۆژی تەعینە کرد ئەگەر وا بێ و نیروهای ئیسلامی ئەو کاراکەن و دەستیان لەسەر ماشەیە و هەموو ئەو شتانە. بەڵام وەختێ دینا شەڕەکە واقعیە، هەرو خامنەیە کە پێشتر جۆرێکی تر قسەیە کردەی و بە ئاشکرا هەموو کەسێک بزانێ، هەرو خامنەیە هات ڕۆژ بە دوای ڕۆژە قسەیە کردەی و ئێمە بە خاتری وڵاتێکی تر واردی شەڕ نابین. ئەوەیە کە لێسا من بە باوەڕی من حکوومەتی ئیسلامی زۆر زەعیفترەوێ بە تەزعیفی حماس، بە تەزعیفی جەریانە ئیسلامیەکان لە چەند باریشەوە ئەبێ. یەکەم دەرەکەوێ کە حکوومەتی ئیسلامی ئەو حمایەتە لەو نیرووە نیابەتیانەیەکە ئەساسەن پارەیەکە، چەکێکە یا حمایەتێکی لەفزیە زوانیە. وەختێک پێویست بێ لە بە قازانجی ئەوان و بۆمانەوەی ئەوان واردی شەڕ نابێت. ئەمە ئاشکرا بووە. بۆ ئەلان ئێمە بڵێن حماس مەسەلەن سنین ئەمان شیعان، بەڵام بۆ لانەکانی تریش واکە
لە یەمەنیش هەرەو کاراکە، لە لوبنانیش دوای ڕۆژ بۆ حیزب الله هەرەو کاراکە. جمهوری ئیسلامی بەقای خۆی بۆ مهمە و ئەساسەن ئەو شەڕە نیابەتیانەش بۆ وەیە شەڕەکە لە خۆی دوور کاتەوە لەو شوێنانە شەڕکان نێڵێ شەڕ بێتە ناو خۆی، ناو بەردرگاکەی پێ بگرێ. لەسەر ئەوانە شەڕ ناکە و ئەمە لە ئەفکاری عمومی دنیای عەرەبە، لە دنیای مسلمانە ڕەنگاتەوە، تەنانەت لە ناو لایەنگرانی خودی حکوومەتی ئیسلامیش ڕەنگاتەوە. ئەتۆ ڕەنگە لە ژێرەوە پارە و چەک و ئەو جۆرەشتانە بە حماس بێ، بەڵام خۆ ئەو شەڕە تەنها بە پارە و چەک نابڕێتەوە. توازنی قوا لە بینی ئیسرائیل و حمایەسا بە قازانجی ئیسرائیلە. ئەی چۆنی تەقویەتەکەی، ئەی بۆ پێشتر وات ئەوت. بە باوەڕی من جمهوری ئیسلامی، کۆماری ئیسلامی لە موقعیەتێکی زۆر خراپترە قەرارە دێت دوای ئەم شەڕە و ئەوەیشی کە هەرێژن سەری مارەکەیە بە تەوری واقعی سەری مارەکەیە. ئەوە کە ئەمانە هان ئەدا ئەو چەند وڵاتی ئیسلامی تر کە هانەدەن و ئەم شەڕە سازەکەن و دوایی بەهرەبەرداری سیاسی لەیەکەن. بڵێ وڵاتانی ڕۆژاوا زۆر ئەمریکایش تەبعەن زۆر پشتیوانیان کردووە لە ئیسرائیل. لە هەمان کاتا وەزیەتی کۆمەڵگای ئەوڕۆی دنیا دموکراسی و ئازادیەکان لاوازترە بێ. ڕۆژ نییە ئێستا لە وڵاتانی ڕۆژاوا دەوڵەتانی دەستی ڕاستی نەیەنە سەرکار. هەر ئەلعانە لەم هەڵبژاردنەی ئەخیراکە لە هۆلەند کرا بینیمان یەکێک لە ڕاستترین هێزی دەوڵەتی هۆلەند یا هێزەکانی ناو هۆلەند هاتووەتە سەرەوە و خەریکە دەوڵەت تشکیلەدا. لە وڵاتانی وەکو سوێد لە ئەوە لە فەڕەنسا بینیمان، ئەوە لە زۆر وڵاتی تر لە دانمارک لە بەشێکی زۆر لە وڵاتانی بینین. ئایا ئەمە چەنێ تەئسیر دانێتە سەر ئەو وەزیەتەی وا ئێستا لە ئارادایە لە دنیا؟ مەبەستمەوەیە کە لەسەر ئەوەی کە خودی ئەو پشتیوانیکردنە لە ئیسرائیل چ گرنگیەکی بۆ حکوومەتانەوە ئەوەندە پشتیوانی ئەەکەن لە دەوڵەتی ئیسرائیل لەو شەراتێشا کە ئێستا شەرایەتی دنیاوای لێ هاتووە. کاک مەحیا، ئەگەر ئێمە تماشای مێژوو بکەین، ئەگەر تماشای مێژوو بکەین، یەهودیەکان لە وڵاتە مسلمان و لە وڵاتە عەرەبەکانە وەزعیان زۆر چاتر بۆ و ئەمنتر بوون تا ئەو وڵاتانەی کە بە ئیسلام مسیحین، مەسەلەن دای بنێن تا ئوروپا یا دای بنێن هەتا ئوروپای شەرقی جاران بۆ شوێنەکانی تر ئەمریکا ئەو دنیای غەرب بەئیسلام. جەنایەتێکی زۆر عەلەیهی یەهودیەکان لە ئوروپا کرا، هۆلۆکۆست، کوشتنی چەند ملیۆن یەهودی لە ئوروپا کرا و ئەمە دەوڵەتهایەکی معەیەن ئەو جەنایەتیان کردە. تەنها ئەڵمان نییە کە کوورەی بنیام سووتاننی دانا و یەهودی هەیە بە ملیۆن یەهودی تیا سووتان. ئێستا ئەمان بۆ قەرەبووی ئەو جەنایەتانە لە عینی دژی یەهودیەکان و باقی خەڵکەکانی تر کردویانە هەرەکیانە چاو قونجێنن لە مەقابڵی جەنایەتێکا کە ئیسرائیلی ئەو ڕۆئیکا لە حەقی خەڵکی فلستینە. یعنی نوعێک شەرمێکی تاریخیە کە ئەمان هەیەە. ئەگەر ئێوە مەسەلەن هەر تماشای کوردستانی خۆمان کەین، هەر ئەو شارەی سەقز مەسەلەن ئێمە گەڕەکی یەهودیەکانمان بوو، هیچ کێشەیەک لە بینی یەهودی و لە باقی خەڵکەکە نەبوو. یەهودی کورد بوو، یەهودی پارس بوو، یەهودی تورک بوو و کێشە نەبوو وانە. الان ئەمان ئەم بۆ قەرەبووکردنی ئەو کێشەکە ئەو جەنایەتانە کە عەلەی یەهودیەکان کردیانە هەرەکیانە ئیمتیازایەکی زۆری بە ئیسرائیل بن بە ناڕەوا بۆ جوبرانی ئەو جەنایەتانە کە کردویانە، بۆ جوبرانی ئەو نەسڵ کوژیە کە کردویانە و ئەمە ئاوا ناچێتە سەرۆ بۆیان. مەسەلەن دەوڵەتی ئینگلیز تیا دەخاڵەتی بووە، ئەمریکا دەخاڵەتی بووە، ئالمان بە تەوری مشخص دەخاڵەتی بووە لەوە. ئێستا ئەوە نەسڵێکی تر بوو، دوو نەسڵی تر بوو، سێ نەسڵی پێش لەمە بوو. ئێستا ئەم نەسڵی نوێ حاضر نییە ئەو باجەبات، چون ئەو ئیشتباشی نەکردووە، یەهودیشی نەکوشتووە، حاضر نییە ئەو باجەیش بە. الان ئێمە ئەوە بینین بە تایبەت لە ناو جوانە لە ئوروپا موجێکی وەسیعی جوانان حمایەتەکەن لە فلستین، نە لە حماس. ئەمە زۆر مهمە، ئەوان هەرێکیانە ئاگاهانە بڵێن فلستین حماسە. حماس دەرسەدێ لە خەڵکی فلستینە، بەڵام حماس فلستین نییە. ئەمان هەرێکیانە بڵێن شەڕ بینی حماس و ئیسرائیلە، نا شەڕ بینی خەڵکی فلستین و ئیسرائیلە.
دەرس خۆ لە نەواری باختەری حماس نییە، ئەی بۆ هەموو ڕۆژێ خەڵکە کوژن، ئەی لە شوێنەکانی تر بۆ هەموو ڕۆژێکەی کوژن. ئەو شەڕە ئەو ئاگاهانە هەرێکێتی دشمنێکی داناوە، بەڕاستی دشمنێکی درڕندەیشە، فاندمنتالیستیشە، بنیادگرایشە، خراپیشە. ئێژێ ئەمە دشمنەکەمە لەبەرەوە خەڵگلی قبول کات، یعنی خۆی دشمنەکەی خۆی تەعینەکات. ئەگەر بێژێ خەڵکی فلستینە، ئەگەر بڵێ 10 ملیۆن 7 ملیۆن 8 ملیۆن خەڵکی فلستینە، ئەفکاری عمومی دنیا لی قبول ناکات. بەڵام ێژێ من شەڕم لەگەڵ حماسە، حماسیش خۆی تعریفی کردووەتەیە، حماس خۆیشی بە وجودی هێناوە، حماس خۆی تەقویەتی کردووە، حماس منداڵی شەرعی دەوڵەتی ئیسرائیلە کە درستی کرد لە دژی چەپەکان، لە دژی سکولارەکان و ئەوانە. ئەوەیە لە ئوروپا ئەمەی بۆ ناچێتە پێشێ بە باوەڕی من، یعنی لە درێژ مدەتە ئەفکاری عمومی لەگەڵ نییە. ئێمە لەو تەزاهراتانە ئەیبینین. شتێکی کەش کە هەر لەو بابەتە پێویستە ئیشارە پێ بکرێ ئەوی شەوەیە کە بە تۆری واقعی ئەو خەڵکەی وا گەڕانەوە بۆ ئیسرائیل بە پێی هەموو زانیاریانەوە هەیە لایەنی چەپی کۆمەلگای ئیسرائیل بریتین لەو خەڵکەی وا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە گەڕاونەتەوە، ئەوانەی وا لە ئوروپاوە دواتریش لە شوێرەوە گەڕانەوە لایەنی ڕاستی کە دەوڵەتی نەتەنیاهویش نمونەیەکێتی یەهودیەکانیان تشکیل داوە. ئەوە شەروتم بۆ زانیاریەکی زیاتر. بەڵام کاک محەممەد لە هەمان کاتیشا دەوڵەتی ئیسرائیل لەلانە زیاتر نزیکی 5 ملیۆن گوایە ئیسرائیل فەلەستینی داوا لێبردن، 5 ملیۆن فەلەستینی لە دەرەوەی وڵاتی فەلەستین ئەژینەوە، لە ئۆردنن، ئەوە لە لەبنانن، ئەوە لە عەرەبستانن، وە لە زۆر شوێنی تر. دەوڵەتی ئیسرائیلی ناڵێت ئەو خەڵکە بگەڕێنەوە، بەڵکو ئێستش ئەو خەڵکەی وا لە نەواری غەزە بوون دەوروبەری 2 ملیۆن و نیو خەریکە لەوێ دەریانەکات و بە شێوەیە بچنە دەرەوە، کە چوونە دەرەوە ئیتر ڕێگەی گەڕانەوەیان نییە. بەڵام هەر یەهودیە لە هەر نقطەیەکی دنیا بگەڕێتەوە هەر بەیانی ڕۆژ شارومەندی خەڵکی ئیسرائیلە. ئەوەش لەسەر دموگرافی خۆی فەلەستین چەندێک تاسیری داناوە؟ زۆر تاسیری داناوە. ئەسەن ئەو شەڕی کە ئەم سەفەرە کردی ئەساسەن هەرێکی بوو، بەرنامەکە ئەوە بوو، پلانەکە ئەوە بوو، پێشتریش باسییان کردبوو، بەڵکو ئەمانە بچنە مسر، بچنە ئوردن و ئەم منتەقە دیسان و منتەقەیەکی چۆڵ بێ یا جەمعیەتەکەی کەمتر کاتەوە، جەمعیەتی فلستینی ئەوێ کەمتر کاتەوە، بە ملیۆن دیسان و ئاوارەی جەدید بە وجود بێنێ کە دنیای عەرەب دەسەکەی خوێندۆ بە هەر دەلیل قبولیان نەکرد، مەرزەکەیان نەکردەوە کە بڕوات. و ئەمان ئێستا ئیتفاقاً عەلەیهی دنیای عەرەبیش بەکاریە بن، ئەڵێ ئەگەر تۆ ڕاستەکەی و تۆ عەرەبی و تۆ مسلمانی و تۆ هاودەردیت هەیە بۆ مەرزەکە ناکەیتۆ بێ. یعنی ئەو هەرێکێکی بە زەربی بۆمب دەریان کا و بیان نێرێ بۆ وڵاتێکی تر و هەرو شتێک کە خۆی ئەڵێ یەهودی ئیمکاناتێکیان پێبا، ماڵیان پێبا، شەهرێکیان پێبا، قەرزیان پێبا، باخی فلستینی داگیرکەن، موچە و مەزرای فلستینی داگیرکەن، بیان باتە ئەوێ. ڕاستیەکەی ئەوەیە ئەمە ناکرێت لە درێژ مدەتە. یعنی یەک عمر تۆ ناتوانیت جەنایەتکەی، هیچ حکوومەتێ ناتوانێت یەک عمر جەنایەتکە. ئیسرائیل حەولێکی زۆریدا، تەنها بە شەڕنا، بە پیلان، بە کرینی وڵاتای عەرەبی، بە ئیمتیاز، بە هەڕەشە. بەڵام ئەمە ئاوا ناچێتە سەر بلەخەرە نەسلی نوێی فلستینی، جوانانی فلستینی، ئەوانیش وەکو هەر خەڵکێکی تر داوای مافی خۆیانەکەن، داوای سەردەمینی خۆیانەکەن، داوای ئازادی ئەکەن. ئەوە غەزە زۆر مەشهورەکە ئەڵێن گەورەترین زیندانی سەر عەرزە، وەختێ ئاو و گاز و نەوت و ئینتەرنێت و فرودگا و هەموو شتێکی بەدەست ئیسرائیلۆیە. لە یەک لە چرکە ساعت لە یەک سانیا دەتوانێت ئاوی قەچکە، برقی قەچکە، هەموو شتەکانی هینکە، تەنانەت بیمارستانەکانی بێسلاح نەواری باختەریش هەر وەزیەتێکی بۆ سوورەتە هەیە. ئەوە چه دەوڵەتێکە؟ یعنی ئەوە ئەسڵ ئیمکانەکەی بێ خەریکە تێکەدا، نایڵێ اقتصادەکەی، نایڵێ فەلاحەتەکەی، نایڵێ کەشاوەرزیەکەی، نایڵێ باغداریەکانی. کاک مەحیە فیلم بڵاو بووەتەوە دەچن ئەسید ئەکەنە ژێر ئەو دار زەیتونانەی فلستینیەکان، لەبەرەوە دارەکە وشک بێ کە بژیوی ئەو ماڵە فلستینیە تەواو بێ وە شوێنەکەی بەجێ بێڵێ.
يعني ببرسي كردني بكشتني بقرتني. الآن مثلا ما باسي دوسات أسيري إسرائيلية كي لخبر كان هي وأنا ايوه تصور فرمون زياتر لشش هزار زنداني فلسطيني هي لجمعيتي واكم 6000 فلسطيني هي وهي لسر شي زور شكولا هر عالم موردها بلاو بوتوا خانمك بتري غازي كي في بو بيان وابو اي تقينته 11 صار للزندان ابو بل من منالكم بينيكا لمقورينوي دي لكان لەلایەن ئیسرائیل و ئازاد کراوە کاتی خۆی وەختێ گیراوە 8 ساڵی بووە دەوروبەری 15 ساڵ شتێکی وا گوایە لە زندان بووە لەلایەن ئیسرائیلەوە لەو بینەدا ئازاد کراوە ڕسمەکەیان داناوە ینی نمونەی وا هێزگار زۆرە بەڵام کاک محەممەد با بینە سەر سوشیال مێدیا دیارە ئێستا سوشیال مێدیا لە دنیا دەوری زۆر گرنگی هەیە طبعا دەوری خراپیشی هەیە ناکرێ هەر لایەنی باشی سوشیال مێدیا بڵێن جاری وایە فیک نیوز بڵاوکاتەوە خەبەری درۆ بڵاوکاتەوە ئەوانیشی هەیە بەڵام لە لایەکی ترەوە ئەتوانێت لە ئاستی دنیا تاثیری ببێ خەڵک کۆ بکاتەوە تەزاورات ڕێبخات و بەشێکی زۆر لەو زانیاریانەی وازاران ئێمەمانان بەپێی ئەوەی کە ئیمکاناتمان نەبوو ئێستا لە هەر ماڵێک و لە هەر تەلەفۆنێکی دەستیا هەیە و بەدەستی خەڵکەکات پێتان وایە دەوری سوشیال مێدیا لەم شەڕەدا چۆن بووە هەر وەکو خۆشتان فەرمووتان سوشیال مێدیا دەتوانێت هەم باش بێ هەم خراو بێ بەڵام بە تەوری مشخص ڕۆشن لەم شەڕا چون میدیای غاڵب میدیای مسلەت ئەگە ئێوە تماشای مەسەلەن فۆکس نیوز کەی بی بی سی کەی میدیای دەوڵەتی من هایتەک کوتوکێ وەکو ئەلجەزیرە و ئەوانە بڕەوایەتی ئیسرائیل بڵاوەکاتەوە تەنانەت مەسەلەن ئەگەرێوە تەلەڤیزیۆنی ئیران ئینتەرناشنال تماشاکەی بەڕاستی زیاتر وەکو ئیسرائیل ئینتەرناشنال ئەچێت یعنی بە یەک شێوە و یەک جانبە ڕەوایەتی ئیسرائیل بڵاوەکاتەوە ئەوەیە کە چون میدیای ئەسلی ڕەوایەتی ئیسرائیلی بڵاوە کردەوە ئەگەر سوشیال میدیا نەبوایە هەر ئەوە زیاتر بڵاوە بوو بەڵام سوشیال میدیا بووە کەرەستەیەکی بێحەد بەهێز و قەوی کە خەڵکی دنیا بزانن لەلایەکەوە خەڵکانێکەن مەسەلەن دوکتور هەیە هەر لە غەزەیە ئوروپاییە لەیۆ لە تەریقی بە مۆبایلەکەی خۆی شت بڵاوەکاتۆ یا دیپلۆماتێکی هۆلەندی من دوێکە دیم پەیامە نێرێ بۆ کە دەرکراوە خۆی ئیستعفای داوە چون وتێتی ئاپارتاید لە ئیسرائیل هەیە لە هۆلەند کە ئێستا و دەوڵەتە دەسڕاستی هەرەکێتی بێتە سەرکار لە هۆلەند دەریان کردووە دیپلۆماتێکی سەر فقط وتێتی کە ئەمە ئاپارتایدە ئەم سیستمی ئیسرائیلە خەڵک لە تەریقی سوشیال میدیاوە لە چەپیەوە لە دکتوریەوە لە خەبەرنگاریەوە لە خەڵکی معمولیەوە لە ژنەوە لە مناڵەوە ئەمن هینی مناڵێکی فلستینیم دی ئینگلیسیەکی باشیش قسەیە کرد باسی خۆی کرد مناڵێکی چکۆلارینە کچێکی چکۆلارینەی 7 ساڵە باسی ژیانی خۆی کرد کە چەند جار ئاوارە بووە و ئەوانە چۆن ئەترسێ ئەو ماڵانە چۆن ئەلەرزێتەوە خودی ئەمە ئەو میدیا ئەسلیە ناڵێت و ئەمە تاقە ڕێگەیەکە بۆ ئەوەکە یا یەکێ لە ڕێ ئەسلیەکانە کە ڕەوایەتێکی دروستتر لەو شەڕە ئەگەر ئەوەی کە بۆمبەکەی هەیە میدیاشی هەیە ئەوەی کە تانگ و تیارەکەی هەیە میدیاکەیشی هەیە ئەوەی کە بەڵام بۆمباران ئەکرێ میدیای نییە نەتیجەتەن ئەو سوشیال میدیا ئەتوانێت بێتە میدیای ئەو بەخۆشیەوە زۆر چاکتر بووە زۆر شتی واقعی بڵاو بووەتەوە بۆ میزانی ئەو جەنایەتێک کە لە غەزا ئەکرێ بەڵام تەنها واقعیەتەوەی ئەبێ ئەوە بڵێن تەنها ئیسرائیل جەنایەت ناکە حماسیش نیرویەکی ئەرتجاعی کۆنەپەرستە هەر لەناو ئەم ئەسیرانە کە تازە بڵاو بووەتەوە دوو کەسی ئێدام کرد بە جرمی ئەوەی ئەو لە زیندانە بووە بە جرمی ئەوە هاوکاری دەوڵەتی ئیسرائیلی کردە لە زیندانە بەبێ دادگا بەبێ وەکیل بەبێ هیچ شتێک دوێکە گۆڕایەتەوە ئەمڕۆ گۆڕایەتەوە ئەمڕۆژ ئەدامی کرد لە خیابانە ئەوەیە لاکەی تریش جەنایەت و بەربەریەت زۆرەکە ئێمە
کەوتوینێتە بینی دوو بەردەئاش لەلایەکۆ جەنایەتی ئیسرائیلە لەلایەکەوە نیرویەکی ئەرتجاعی وەکو حماسە و ئەمە هەرێکیانە مەسەلەی ڕەوا و بە حەقی خەڵکی فلستین لە پێش تاوی ئێمەمانان لابە بڵێ شەڕی دوو شەیتانە بەیەکۆ شەڕەکەن لەیوا شتێکی قابلی دفاع نیە لیگەڕین بەڵام ناوانیە خەڵکێکی بەناوی خەڵکی فلستین هەیە کە داوای مافی خۆیەکە بە باوەڕی من هەر ئینسانێکە بۆ ئازادی بۆ مافی مرۆڤ بۆ ئەوانە حەولەدات دەبێت دفاعی لێکان لە عینی حاڵە ئەو یەهودیستیزیە ئەو دژایەتیە لەگەڵ یەهودیە بە سەرفی ئەوە دینێکی تری هەیە ئەویشە محکومە. بڵێ کاک محەممەد لە 100 ساڵی ڕابردووە بەڕاستی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئارامی و ئاسایشی بەخۆیەوە نەبینیوە نمونەی هێزگار زۆری هەیە ئەوە وەزیەتی فەلەستین کە ئەوە یەکێک لە نمونەکانێتی ئەوە مەسەلەی کوردە کە ئەبینین هەر یەکێک لە گرێ پوسکەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە وڵاتانی عەرەبی دیاک و ئێران ئەفغانستان زۆرێک لەمانە ئایا بەڕاستی هیوایەک بە هێمنی هەیە هیوایەک بەوە هەیە کە ئەو ناوچە لە دنیا ئارامی و هێمنی بەخۆیەوە ببینێت و ئاسایش ببینێت و خەڵک بتوانن وەکو زۆربەی وڵاتانی تر دەستیان بە هەموو ئیمکاناتی ئەوڕۆی دنیا بگات و لە ئاسایشا بژین و بتوانن داهاتوی ژیانی خۆیان بڕیاری لەسەر بدەن و ببەنە پێشەوە؟ چەند فاکتۆر هەیە کاک محیە یەکێکی نەوت و گازە ئەو منتەقە مادامێ نەوت و گازی ئاوا هەیە و مادامێ بووەتە سەرچاوەی فەساد و ئستبداد و ئەوانە ئەوە یەک فاکتۆری جدیە ئەکرێ مەسەلەن ئێوە فەرموندەی نۆروێژش بۆ هەیەی بەڵام لە سیستمێکی ئستبدادی وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەو نەوت و گازە بووەتە بەڵا بۆ خەڵک بووەتە سەرچاوەی دزی لەناوە فەساد لەناوە گەندەڵی لەناوە و دەخاڵەتی خارجیش لە دەرەوە یەکێکی ئەوەیە یەکێکی ئستبدادێکی تاریخی کۆن لە ناوچەکەیە ینی بە ئاسانی مەسەلەی دموکراسی لەوێ جێگیر نابێت و نەیان هێشتا جێگیر بێ وڵاتێکی وەکو ئێران لە 100 ساڵی ڕابردووە 100 ڕۆژ دموکراسیتیان نەبووە لە 100 ساڵە 100 ڕۆژ دموکراسیتیان نەبووە وەختێ 100 ڕۆژ دموکراسیتیانە دموکراسیەکی واقعی کە خەڵک نەگرن خەڵک نەکوژن ئەحزاب بتوانێت فعالیت کاوانە ئەوە نمونەیەتی وڵات منتەقەیەکە کودەتا بە دوای کودەتا انقلاب بە دوای انقلاب ڕووی داوە مەسەلەیەکی تر مەسەلەی ئیسلامی سیاسیە مەسەلەی مەذهبە و ئەوە سەرچاوەی ماڵیەکەیشی بەشێکی غەربە ئەمریکا ئانی خۆی نەقشی ئەسلی بووە لە دروستکردنی ئەم جەهادی و ئەو جۆرەشتانە عەلەیهی بە ئیسلاح اتحادی جەماهیری شەوروی جاران ئەم ئیسلامی سیاسیە دوایی دەوڵەتای منتەقەیش وەکو کەرەستەیەک بەکاریانەوە بردووانە یەکێک دواکەوتویە و منتەقە نابەرابەری ئاپارتایدی جنسی یعنی مەجموعە فاکتۆرێک هەیە کە ئەو منتەقەی ڕەش کردە ئەو منتەقەی خراو کردە بەڵام ئایا ناکرێت ئەوە بگۆڕیە بە باوەڕی من ئەکرێ ئەگەرەکان ئەوەیە جیلی نوێ نەسلی نوێ ئەم هەرم سوشیال میدیا کە هاتە هەرم تەحوڵاتی ئیجتیماعیە هەر خوێندەواری هەر ئەوەی کە ئەتوانن خەڵک نمونەهایەکی باشتریش تەسەورکەن وڵات هەیە زندانی سیاسی نییە وڵات هەیە ئیعدامی نییە لە 2 قەرن 3 قەرنی ڕابردووە وڵات هەیە ئەسڵەن کەسێک بە خاتری بیر و باوەڕ بگیرێ وجودی نییە الان لاوێکی کوردستانی لاوێکی تارانی ئەو شتانە ئەبینن تەنانەت ئەگەر لە ئێران نەچوێتنە دەرەوە لەگەڵ ئاشنابوون لەگەڵ پەرەنگی جەهانیە سەرچاوەی نەکبەتی سەرچاوەی شەڕ سەرچاوەی خراپی ئەو فاکتۆرانە بووە کە عەرزم کردووی نەوت و گاز ئاوا بەکار هاتووە ئستبدادێکی تاریخی نەخوێندەواری دواکەوتویی ئیسلامی سیاسی ئێمە بۆ ئەم فاکتۆرانە هەمووی ڕێگە چارە هەیە بەڕاستی ئەگەر مەسەلەن دین لە دەوڵەت جیا بکرێتەوە ئەگەر حساب ڕەسیەک بێ حکوومەتێکی دموکراتیک بێ ئەگەر ژنان بێ ئەگەر شەڕی مەذهبی تەواو بێت عەلەیهی بەهایی یا عەلەیهی سونی یا عەلەیهی شیعە
یا عليه ئیزەدی ئێمە ئەو جەنایەتانە ئەبینین هەر ڕۆژێک لە شوێنێکەوە ئەوە ئەکرێ. من هیوام وایە و بەڕاستی خوێندەوەی منیش ئەوەیە لە داهاتووە لەگەڵ ئەم نەسلی نوێ لەگەڵ ئەم مەسلەی تێکنۆلۆژیە لەسەر ئەوەی تەوەقعاتی خەڵک ئەچێتە سەرەوە خوێندەواری شارنشینی ئێمە ڕێگەهایەک بدۆزی و ئەو نیرو چەپ و دموکراتیکانە ئێمە ڕێگە حلێک بدۆزینەوە کە ئەم سیکلی جەنایەت و دواکەوتویی و شەڕی مەسهەبی و شەڕی ملی و شەڕی نازانم چی کۆتایی پێبێ. بەڵێ ئەوە چێ بۆ نزیکی 2 ساڵ و نیوێک لەوە پێش لە ئێران ئاخێزێکی جەماوەری دەستی پێ کرد کە لە کوردستانەوە سەری هەڵدا. طبعاً هێزی کوردستان یا هێزەکانی کوردستان ئەوەی شۆڕژگەرانە لە کوردستان هەمیشە نیشانی داوە کە سکولارە ئازادی خوازە و ئاڵوگۆڕێکی بنەڕەتی لە کۆمەلگا بەوجود بێنە حتا ئەگەر فشاریشی زۆر لەسەر بێ. ئەمە مەسەلەن بۆ نمونە ئەوە ڕۆژاوا بینین ئەوە باشوورە بینین سەر ڕای هەموو فشار هەیە کە لە سەرێتی بەڵام پیشانیان داوە کە یانەوێ نەوعی ئاڵوگۆڕی کۆمەڵایەتی بەوجود بێنن دەست بەسەر بکەن بۆ خەڵک. بەڵام ئەم شەڕی ئیسرائیل و حەماسە چ تەسیرێکی لەسەر خەڵکی کوردستانە بێ ئەگەر ئاواچایی لێ بکەین؟ بە کورتی زۆر کاتیشم نەماوە. ئەمن پێم وایە خەڵکی کوردستان بە حەق پێویستە پشتیوانیکەن لە دیاریکردنی مافی چارەنووسی خەڵکی فلستین لە دژی ئەو شەڕە بن بەرابەر بەو ژن و منداڵە و بە ئاوارەگی خەڵک، چون بۆ خۆیان تەجروبەی ئاوارەگییان هەیە، تەجروبەی ژێر بۆمباران بوونیان هەیە، تەجروبەی ئەوەی کە ئەزمون و تەجروبەی ئەوەی کە مافەکانیان داگیرکەن، حاشای لێ بکەن، ئینکاری بکەن و ئەوانە لە قەدیمەوە تویانە لە زۆر ساڵە ئێمە بیسین لە ڕۆژەڵاتی ناوەڕاست ئەگەر مەسلەی فلستین و ئەگەر مەسلەی کورد حەل نەبێ ڕووی ئاشتی بەخۆیەوە نابینێت. سەرکەوتنی خەڵکی فلستین بە باوەڕی من بە قازانجی خەڵکی کوردستانە، ئەوەی کە مافەکە بەدەست بێرن. بەڵام سەرکەوتنی حماس نا، سەرکەوتنی حماس سەرکەوتنی جەریانێکی ئیسلامی هیچ نەتەنها بە قازانجی خەڵکی کوردستان نییە، بە زەرەریشیەتی، چون ئەو ئیسلامی جەهادیە لە منتەقەکە دەسەڵات پێیاکەن. بەڵام خەڵکی فلستین کە بتوانن نیروهای دموکرات، نیروهای سکولار، نیروهای بە ئێسڵا ئینسان دۆست و مرۆڤ دۆست و ئەمڕۆیی و مۆدێرنی ئەوێ بتوانن ئەو وڵاتە ئیدارەکەن، ئەو مافە بە ئێسڵا تەزمین بکەنوانە بە قازانجی خەڵکی کوردستانە. ئێمە لە کوردستان بەخۆشیەوە توانی ومانە لە کەرامەتی خۆمان لە مافی خۆمان دفاعکەین تا جێی کە ئیمکانی بووە و هیوادارم کە ڕۆژێک بێ ئەم کێشەی فلستینە ئەم شەڕەن خوێناویە تەواو بێ و ئەو دوو میلەتە بتوانن لە سڵحە لە ئاشتیە لە کەناری یەکتریا بژین، پێکەوە بژین، جایسە لە دەوڵەتێکایە لە دوو دەوڵەتە هەر شتێکە خۆیان بۆ خۆیانی دیاریەکەن، لە عینی حاڵا خەڵکی کوردستانیش بتوانێت بە مافەڕەواکانی خۆی بگات. زۆر سپاس کاک حەمەدجان بۆ بەشداریت لەو بەرنامە. بەڕاستی ئێمە جارجار هەر مزاحمی تۆ بین بەهۆی ئەوەی کە بۆ خۆتان کارتان ئەوەیە تاقیبی هەموو ڕۆژنامەکان و مێدیای حتا ئینگلیسی زوان و نەکەر فقط کورد زوانی یا فارسی بەڵکو و شوێنەکانی تریشەکەن جاوەیە کە بۆ ئەوەی زانیاریتان هەیە حتمما جارجار مزاحمتە بین. زۆر سپاس بۆ ئەوە بەشداری و بەرنامەی بوویت. لطفەکە زۆر خۆشحاڵە بم، هیوادارم شاد و سلامت بن. جارێکی تریش سلااوم هەیە بۆ هەموو پێشمەرگەکانی کۆمەڵە و بۆ هەموو هاوڕێیانی رادیۆ کۆمەڵە. زۆر سپاس بۆ بەشداریتان. بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بۆ جۆرە هاتینە کۆتایی بەرنامەی ئەوزاری دیالۆگ، هەتا دیالۆگێکی تر ڕۆژ و شەوێکی خۆشتان بۆ باوەت خوازم.